دکتۆرێکی خۆبەخشی کورد کە پسپۆڕی ئێسکو شکانە لە بەلجیکاوە گەڕاوەتەوە کوردستان تا چارەسەری ئەو پێشمەرگانە بکات کە لە شەڕی دژ بە داعشدا بریندار بوون. لە یەکەم ڕۆژی پشکنینی بریندارەکان نزیکەی 50 پێشمەرگە لە هەولێر سەردانی ئەو دکتۆرەیان کرد کە لە نەخۆشخانەی ئیمرجێنسی شوێنێکی تایبەتی بۆ دیاری کرابوو. دکتۆر دیار قوربان خەڵکی خانەقینە، ساڵانێکی زۆرە لە دەرەوەی وڵات دەژی، بەهۆی ئەوەی زمانی کوردی لەبیر چۆتەوە بە زمانی ئینگلیزی لەگەڵ پێشمەرگە بریندارەکان قسەی دەکرد. دکتۆر دیار لە پلانیدا ئەم پشکنینانە لە شارەکانی دهۆک و سلێمانیش بۆ ئەو پێشمەرگانەی پێویستیان بە چارەسەری ئێسک و جونگە هەیە بکات. هەر پێشمەرگەیەک لێرە چارەسەری نەبوو لە سەرارچی خۆی بیباتە دەرەوەی وڵات. من دکتۆری کسوورم لە بەلجیکاوە هاتووم. ئیشی من ئەوەیە نەخۆشەکانی پێشمەرگە ببینم لێرە، ئەو بەتایبەتی ئەو برینانەی کە زۆر زەحمەتە و هەروها ئەگەر لێرە چارەسەری نەبێ هەوڵە دەمبیان بم بۆ بەلجیکا بۆ چارەسەرکردن. لەگەڵ دکتۆر دیار بەشێک لە پزیشک و یاریدەدەری پزیشکانی نەخۆشخانەی ئیمرجێنسی بەشداریان کرد لە پشکنینی برینداران. لە ڕاستیدا ئەو دکتۆرە کە هاتووە جێگەی خۆشحاڵیە لەبەرەوەی ئیشەکەی دیارە کە بۆ خزمەتی پێشمەرگەیە هاتووە ئەو بریندارانە ببینێت و چارەسەری پێویستیان بۆ دابنێ و هەروەها لە پلانیدایە ئەو پێشمەرگانەیان ئەو جۆرە برینانی کە چارەسەری لێرە نەبێ لەگەڵ خۆی دابیباتەوە بۆ بەلجیکا. ئەو پێشمەرگانەی هاتبوون بۆ نەخۆشخانەی ئیمرجێنسی ستایشی ئەو هەنگاوەی دکتۆر دیار و وەزارەتی تەندروستیان دەکرد، بەڵام خوازیار بوون زیاتر لەوەی ئێستا هەیە چارەسەری پزیشکیان پێ بدرێت. لە مەحوەری گوێر برینار بووین 2004 بریندار 2004 دەبوو. ئێستا تۆزێ پشتم ئازاری هەیە. جاری دووەم هەر بە حادیسەیەکی تر هەر لە دەوام بووم کەوتمە خوارەوە. ئیتر بۆ بۆنێەوە هاتم پێویست بزانم لێرە چیم پێڵێن. تۆزێ پشتم ئازاری هەیە. بەگشتی لە شەڕی دژ بە داعشدا پتر لە 9000 پێشمەرگە بریندار بوون. هەرچەندە ئامارێکی ورد نییە سەبارەت بەو پێشمەرگانەی پێویستیان بە چارەسەری ئێسک و جونگە هەیە، بەڵام ژمارەیەکی زۆر پێشمەرگەی بریندار هەن کە بەهۆی چارەسەر نەبوونیان لە کوردستان بەدەست ئەو ئازارەوە دەناڵێنن. ڕێبوار کاکە یەناقی، هەولێر.